ئەم پرۆژەیە بیرۆکەی لەوە هاتووە لەم ناوچەیەدا ڕۆژانە سەردانیکەرێکی زۆر هەیە بۆ بەڕێوەبەراتیەوە و هەموو ئۆتۆمبیل بەکارێنن ئەمەش بۆتە هۆی دروستکردنی ناوچەیەکی پیس لە ڕووی ژینگەیەوە بۆ ئەم ناوچەیە بۆی من بە باشم زانی پرۆژەی ناشنی 1000 رەمام ڕابگەێنم بۆی زیاتر ژینگەی ئێرە تەندروست بێت. زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی توێ سلەیمانیەکەم کە هەڵساوە بەم کارە و هەر ئەوانی بوو ئێمەیان کۆ کردەوە بەڕاستی ئەمە خۆشحاڵی خۆمان دەربڕیوە کە ئەم وڵاتە بەرەو سەوزی بڕوە هەتا سەوزی زۆر بێ دوور لە نەخۆشیە بین ئۆکسسیژینێکی زۆرمانە بێ بەڕاستی هەتا سەوزایی هەبێ باشە من داوا لێرەشەوە داوا لە شارەوانی سلەیمانیەکەم ئەوانەی کە خانوو ئەکەن سەیرەکەی خانوویەک بە شایگەرا سەرەکەوی هەتا ئەخی ژوور بە وام بکەن حوشەیەکیان هەبێت کە پڕ بێت لە سەوزایی. گەرمیان کاکەی بەقووەتە سەشکر معمەلیشیان داناوە ئەم زەیتونە ئەیبەن بەتەن ئەیکەن ئەو معمەلا زەیتێکی ڕەفەنی پاکی لە دەرەچێت. زەیتی زەیتون لە ڕاستیە خۆی زەیتێکی زۆر چاکە بۆ خواردن بەڵام لە منطقی خۆمانە ئەوە چەند ساڵێکە ئەم زەیتون و زەیتی زەیتون خەڵک بەکارهێنێ بۆ نمونە کۆلسترۆڵیتیان نییە ئەوانەی کە چەوریان بەرزە بۆ ئەوان زۆر چاکە بۆ هەموو ئینسانێک چاکە بۆ خواردنیشی شێوازی خواردنی تەک هەموو لەبەرەوەی پێویستی بە تامی تر نییە پێویست بە گەرمکردن ناکە ئیزافەیەکەیتە سەر خواردنەکە بەبێ ئەوەی بیسووتێنی یا گەرمیکەی. ئەفساڵ برنج زۆرترە البار و 5 ناوع برنجت کوردیت هەی 6 مانگی هەی 5 مانگی هەی 3 مانگی هەی تەحالفی هەی برنجێکی دیایت بژنێ سادری یێ بۆندار و ئەفساڵە سعرێت واش gelek باشترە ساڵی چووی. ئەم سۆڵە دەرەجە یەکێکە و سعرێش دوو بەرەوبەرە پۆر ئەوی وەختەی برنج دوو کێم ڕبعەکە بە هەتۆ 2009 سێ زۆر دینۆرە وەزنۆ برنجی پۆر بفەلە 25 زۆرە بۆ 23 زۆرە بۆ ئەف ڕمەیکڕی 37 و 38 زۆرە.